گەڕەکی ئازادیە لە قەزای کۆیە. لە ماڵەدا پیاوێک بە دەستڕێژی گولە ژن و دوو کچەکەی خۆی دەکوژێت. شادحاڵەکان دەڵێن سەرەتای ڕووداوەکە بەهۆی دەمەقاڵەوە بووە و بکوژەکە بۆ یەکلایکردنەوەی بابەتەکە پەنا دەباتە بەر چەک و لە ئەنجامدا هاوسەر و دوو کچەکەی خۆی دەکوشێت. چیرۆکە تراژیدیاکە لێرەدا کۆتایی نایەت و درێژەی دەبێت. کاتێک یەکێک لە کوڕەکانی باوکە بکوژەکە لە ماڵەوە دەبێت و بە مەبەستی کۆتایی هێنان بە خوێن ڕشنەکە و بە دەمەهاتنی دراوسەیەکیان بەرەو دەرگای ماڵ و کۆڵانەکەیان ڕادەکات. بەڵام باوکەکە دەست لەویش ناپارێزێت و بە گولە برینداری دەکات. سیامەندی دوکانداریش بە مەبەستی ناوبژی دەچێتە ماڵەکە. بەڵام ڕزگار قادری باوک هەمان چارەنووسی ژن و دوو کچەکەی بۆ دراوسێ لە مێژینەکەشی دەنووسێتەوە. ئەگەر بە قسەی پێغەمبەرت بکردبە لەسەر بەرنامەی پێغەمبەر بووای، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا تەغضب، تووڕە مەبە، کە تووڕە بووی ئاوێک بخۆوە، بە پێوە بووی دانیشی درێژ بە، لە شوێنێک بووی لاکەوە لەوێ، چونکە شەیتان لە تووڕەبوونەوە دێتە سەر ئەو کەسە و ئیتر ئەوەی کە لە دەستی دەقەومێ. بۆیە ئای زانم پێویستە ئێمە دان بە خۆماندا بگرین لە کاتی تووڕەیی، پێویستە ئێمە ئەو بەرنامەمان لەبیر بکە ئێمە ئیسلامین. وەڵڵاهی حەیفە لەو هەفتەیە ئەوە چەند جەنازە چەند ئازیز بە دەستی خۆمان بنێژین. بەڕاستی جەریمەیە ئینسان دەستی بچێتە کوشتنی ئینسان بە ناحەق. بە مەبەستی خۆڕزگارکردن لە هێزە ئەمنیەکان بکوژەکە زیاتر لە نیو کاتژمێر لە ماڵەکەیدا ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان دەبێتەوە. بەڵام سەرکەوتوو نابێت و بە فەرمانی دادوەر بە مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی دەست بەسەر دەکرێت. هاوڵاتیەک لە ماڵی خۆی تەقەی لە خانەوادەکەی خۆی کردووە، سێ خێزان و دوو کچی خۆی و خێزانی خۆی و دوو کچی گیانی لێدەستداوە و کوڕێکی خۆشی بریندارە و هاوڵاتیەکیش کە جیرانیان بووە و چووە بەرە و گوێی لە دەنجی تەقەکە بووە لە بەرەوەی جیرانیانە چۆتە گول لە بەرویش کەوتو ئەوش گیانی لێدەستداوە، واتە ئێستا 4 کەس گیانی لێدەستدا و یەکیش بریندارە. ئێستا لێکۆڵینەوە بەردەوامە لە ڕووداوەکە. ئەو هاوڵاتیە پێشتر هیچ کەسێک نەخۆی سکاڵای هەبوو، نە هیچ کەسێک سکاڵای لێسە کردووە و خانەوادەکەش هیچ کەس سکاڵای لەسەر تۆمار نەکردووە. بەڵام ئێستا خۆی دەستگیر کراوە و لێکۆڵینەوەش بەردەوامە لە ڕای کردو یا خۆی تەسلیم کرد. لە ماڵەکە خۆی ڕادەست نەکرد و هێزە ئەمنیەکان دەستگیریان کرد. دوو کچەکە و دایکیان هاوشەوەی مردنەکەیان بەیەکەوە نێژراون و کوڕە بریندارەکەشیان چارەسەری پێویستی پزیشکی بۆ کرا و ڕەوانەی ماڵەوە کرایەوە. بریندارەکە ئێمە ئیسعافەکانمان لەوێ بوون لەبەر ئەوەی خۆ نازانم ئێوە لێرە بنیاننا دیار بوو ئەم کاکە دەستی نەدەدا تەقەیەکی زۆر کرا و تیمەکانی من ئەمرم پێکرد کە زۆر نەسنە نزیک ڕووداوەکە چونکە بەردەوام دەست ڕێژیە کرد و هێزە ئەمنیەکان هێشتا کۆنتترۆلی وەزعەکان نەکرد بوو. بریندارەکە بە هەر چۆنێک بێ خۆی گەیاندە تیمەکانی ئێمە ستا لە نەخۆشخانە چارەسەری بۆ کراوە ڕەوشی تەندروستی باشە و ئیشەڵا لە ئایندێکی نزیکە ئەوش دەچێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی. بکوژەکە خانەنشینە لە ڕیزەکانی هێزی پێشمەرگە و تاوانەکەی بەچەکی کلاشیکۆڤ ئەنجام داوە. لە ماوەی یەک هەفتەشدا ئەوە پێنجەم حاڵەتی کوشتنە لە قەزای کۆیە ڕوودەدات. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، قەزای کۆیە.